بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و ئازیزانی بەرنامەی دیدار سڵاوتان لێبێت. زۆر خۆشحاڵین کە بە بەرنامەیەکی ترەوە ئەبینەوە میوانی ماڵەکانتان. خۆشەویستان، لە بەرنامەی ئەمڕۆشمان میوانداری مامۆستا و هونەرمەندی بەڕێز کاک هێرش عەبدوڕەحمان، کەسێکە بە درێژایی کارکردنی لە بواری موزیک و ئاهەنگسازیدا بە شێوازی جۆراوجۆر بەردەوام هاوکار و یارمەتیدەری هاوڕێیانمان بووە. تەوری بەرنامەکەشمان تەرخان کراوە بە قسەکردن لەسەر ژیانی هونەری و بەرهەمەکانی کاک هێرش و ئەو بوارانەی کاری تێدا کردووە. لەگەڵمان بن بۆ بینینی. کاک هێرش، سڵاوت لێبێت. سڵاو لە عەزیزتان، زۆر سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیە. سپاسانەکەم کە منتان بەسەر کردەوە بۆ ئەم بەرنامەیە. هیوادارم سەرکەوتوو بن، دەستان خۆش بێ. زۆر سپاس. مامۆستا، یەکەم پرسیارم ئەوەیە کە لە کەیەوە خاریکی کارن لە بواری ژەنیاریدا؟ من هەر لە سەرەتای مناڵیەوە ینی لە تەمەنی 5 ساڵی و 6 ساڵیەوە لە بواری موسیقا و ژەنینی ئامێرەکان بەشدار بووم، یان لەگەڵ لە کاتی خوێندنی مەکتەبە لەو دەورەی مناڵان و وەردەوردە فێریە و ئامێرانی کە بووم بەشدار بووم و وردەوردە تا تەمەنم پێشتە تا 13 ساڵەوانە و خاتانە چوومەتە تیپی مناڵانی مۆسیقای مناڵانەوە تا بەرەو بە هونەرەکەم بەم و پەروەردەی ئامێرەکان بەم و فێری ئامێری ئۆکۆردیۆن و ئامێری کەمان و ئامێری کلارنێت بووم و بەردەوام لە تیپی مۆسیقای پیرەمێردا تا ئێستاش بەردەوام. گەڵێ هەر سەرکەوتوو بوون. ڕۆشتەی کاری تێدا دەکەن چ بەشێکە لە کاری ژەنیاریدا و زیاتر هۆگری چ ئامێرێکە؟ من هەر لە سەرتاوە دەستمان کرد بە ئامێری بڵێن فێربوونی موزیک. من بە ئامێری ئۆکۆردیۆن دەستم پێ کرد، دوای ئامێری ڤیۆلینیشم خوێنەوە. ئێستا زیاتر ئەو کاتی کە من برەوم با زیاتر بە بەردەوامبوونی خۆمە ئامێری کلارنێتە هەڵبژار، کە یەکێک لەو ئامێرانی کە خۆم زۆرم پێ خۆش بوو کە بژێنم و ئامێرێکی زۆر خۆشەویستە لام، تا ئێستاش بەردەوام خەریکی و ئامێرەم و بەردەوام لەسەری. کاک هێرش، لەگەڵ کام تیبیا ئۆرکێسترێکدا زیاتر کارتان کردووە؟ من هەر لە سەرەتایی ینی سەرەتایی کە فێری مۆزیک بووم چوومە تیپی مۆسیقای پیرەمێردی مناڵانەوە، لەگەڵ ئەوانە پەروەردە بووم و ئامێری بڵێن لە مۆسیقای بەردەوام بووم تا ساڵەکانی 86 و 87ەوە. دوای ئەوەش لە 87 و دوای ئەو تیپی مۆسیقای سلێمانی هاوکاری تیپی مۆسیقای سلێمانیم کردووە، لەگەڵ چەندین گروپی کە ئیشم کردووە بەردەوام بووم و ئۆرکسترای سلێمانی و دوا بە دوای ئەوە تیپی مناڵانم دامەزراندووە خۆم و لەگەڵ گروپی سەهەندیشکایەکێک بۆ لە تیپانی کە لە شاری سلێمانیا لە ساڵی 2000 دامەزران خۆم سەرپەرشتیە و گروپم کردو و گروپی کەشم دروست کردو و بەشداری چەندین کاری کەشم کردەوە. پێکەوە داین لە بەرهەمەکانتان ببینین. مامۆستا، بینەرانی خۆشەویست، یەکێک لە بەرهەمەکانی مامۆستا هێرش دەبینین و دینەوە لاتان.
ڕۆکەنی گای زاوی ڕەشومان عیشوە بجەرخێنە ئیتر ئیزمە بەدەربادەن ماڵەڕمێ چەند لەبێ هێزی دڵودا چەند ماڵەڕمێ چەند لەبێ هێزی دڵە هێزی دڵودا چشنی نسیم لنجا بروما اگری جی تر بخشا لسر قلمی خطوخا شریان شما بنجا لسر رنجی رشوها شریان شما بنجا لسر رنجی رشوها Evareya, 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 algırsa gozeytaza, reykani van منتظري للوينازا بردرقة كتا قبلي أهلي ولا أهلي نيازا بەڵێ بینەرانی خۆشەویست باس کە بینەرمانن کاک لەویش با بینەوە سەر پرسیارەکان هاوکاری لەگەڵ کامێک لە هۆنەرمەندە ناودارەکاندا کردووە و لەگەڵ کامیانە بیشتر کاری کردووە لە چ بوارێک زیاتر من کاری ژەنینم کردووە بەس لەگەڵەوە چەندین ئاوازم داناوە لەگەڵ ئەوەی چەند زۆریش نییە چەند بەرهەمێکم ئاوازدانراوە لەگەڵ کە هونەرمەند برهام مەجی لوقمان سەلیم داناغەنی چەند گۆرانی بێژی کەش کە کاری ئاوازم بۆ داناون لەگەڵەوەشا کاری مۆزیکیشم زۆر کردووە وەکو ژەنینیش لە زۆربەی گۆرانی بێژەکان عەدنان کەریم هونەرمەند باجەر یەحیا کەریم بەڕەحمەت بێ کەریم کابان برایمی خەیات حەمەی نێرگز هەتا دوا کۆتایی بڵێن ئاوازی کە هونەرمەندی کۆچ کردو حەمەی نێرگز ئاخر گۆرانی من کاری موزیکم بۆ کردووە ئیتر بەردەوام بووم یعنی لە کارانش بفەرمونون ئاهەنگسازی بۆ چەند سرود و گۆرانی کردووە وەڵا مەسلەی وەکو ژمارە ناز لە بیرم چۆتۆ ینی عادە دەکای ئەس بەس چەندین کارم کردووە زیاتر کاری سرودم لە بەرەوی خۆم زۆرم پێخۆش بە کە کاری سرود کەم چەندین کاری سرودم کردووە ئامادە کردووە بۆ هەر بۆ کۆمەڵەش چەندین کارم کردووە حتمما ئەوانی کە کردومە جگای دەستخۆشی بووە زۆر سپاسی هەموو لایەکەم کە کارەکەی منیان مەدڵ بووە و کاری مناڵانیشمە هەر لەعەنەن کاتە ئامادە کردو چەندین گۆرانی بۆ مناڵان وەڵی گرنگترین یەکێک لەو گۆرانانی کە گۆرانی میکانۆیە بۆ مناڵانەکە کردووەمە یەکێکە لەو گۆرانانی کە تایبەتە لای من زۆر گۆرانێکی باشش بوو جوان بوو چۆدا مناڵانە و بڵاویش بۆ بە شێوەکی باش مامۆستا بەڕێستانە بەشێکی زۆر لە ڕێوەسمەکانی تشکیڵاتی کۆمەڵەدا بەشداریتان کردووە پرۆڤە و تەمرینتان بە ڕەفیقەکان کردووە یەکێکیشیان خۆم بوو هەنەر چی بووە بۆ ئەم ئەرکە کورسەتان قبول کرد وڵای بۆ من ئەرکی خورز نەبوو لە بەروی هەستمە کرد واجبێکە لەسەر شانم کە ئەم کارە بکەم من کا هاتم بۆ زرگێزگا و پێشمەرگانەمە بینی بەو ڕۆحێتەوە خەمخۆرن ئەیانەوە فێری ئەو سرودانە بن کە پێویستە کات لە مەراسیمەکانە پێشکەشیکەن ئەوە زیاتر هۆش ینی هانی ئەیام کە من زۆر زۆڵ خەمخۆری زیاتر دڵخۆشی بووم کەوەی کە من هیلاک بم بەوەی کە بتوانم جەدەسم دیار بێت ئەو کارانە ینی بەڕاستی ئەو پێشمەرگانەمە بینی بەوە جۆش و خۆشەوە هات من زیاتر
ینی تاقەیەکی زیاتریان ئەیامێ زۆر دڵخۆش بووم هیچ هیلاکی هەستم بە هیلاکیش ناکرد هەرچەنە کاتەکانیش زۆر جاریوا بوو بە هیلایشی ئەڕۆیش بەس بەلای من زۆر هیلاک نەبوو دڵخۆش بووم کە ئەوانیش کۆتایی بڵێن لە مەراسیمەکانە کە پێشکەشە کراوە سرودانە هەمویان دەموچیان پێوەی دیار بکە ئیشەکان دڵخۆش بوون و جێگەی خۆی گرتو و من دەستخۆشیان لێکەم و سپاسیشانەکەم کە ئەو کاتانە ئەوانیش هاوکاری من بوون بەڕاستی زۆربیان هاوکارم بوون لەبەرەوەی گەراوانیش هەمانگەنگ نەبووینە لەگەڵ ئەو کارانەمان نەمانەتوانی ئیشەکان پێشکەشکەین و زۆر ڕێزوسڵام بۆ هەموو ئەو پێشمەرگانەیە کە بەشدار بن لەو مەراسیمانەیە کە من هیوا هەیە لێشیان تووڕە بووم و داوای لێ برنیان لێکەم لە تووڕە بوون و چکە لە کاتی پرۆڤەکردنە هیلاکی ئەو حاڵەتانە دروستە بێت ئەویش لەبەرەوەی کە ئەمیست شتەکان زۆر جوانتر بوو باشتر پێشکەشکرێ کاکێرەژ موزیک و گۆرانی لە قەیراندایە لە کوردستان یا ڕوو لەگەشە هیچ کات من تەسەوڕ ناکەم موزیک لە قەیرانە بێگەنەوە خۆمان لە قەیرانە نەبینەوە کەسانی کە هونەرمەندەکان مەگەر خۆیان قەیرانیان هەبێ جنا موزیک و گۆرانی بەردەوامە لە ژیان کە بەردەوام بوو موزیک و گۆرانی شەر بەردەوامە هەوڵەکان لەوە ئەچێت هەوڵەکان کەم تەرخەمی پێوە دیار بێت من ئەگەڕمنەوە بۆ باری ژیانی و هونەرمەندانی کە ژیانیان تۆزە ناخۆش بەیانوانی کە سەختێکە ژیانەکانیان ساخت بوو بەس هەر موزیک و گۆرانی و مەسەلەی هونەر بەردەوامە وەستانی نییە ئەویش ئەگەر کەسەکان خۆیان مەبەستمەوەی توانایان نەما بیان تااقەتی ئەویان نەمابێت ئەویان ئەوەیە لاقی من تەسەوە ناکەم قەیران هەبێت چکە گەرەی بینی ئێستاش کەناڵەکان و رادیۆکان و تیڤەکان هەمووی بەردەوام گۆرانی و کاری تازەی تیا ئیتر کاری باشیشی تیا و کاریشی خراپیش تیا با بڕین لەسەر پرسیارێکی شخصی مامۆستا تا جێگەی کە بیستمانە دوورت گرتووە لە کاری موسیقا ئەم دوورکەوتنە تاکێ بەردەوامە مەسلەی دوورکەوتنەوەی من ئەویش بەڕاستی بە حکمی ئەوەی کە من توانیم تا 2011 زۆر لە کار و چالاکی خۆم پێشکەشکەم و تاقێکی زۆرم شویم سەرف کرد و ئێستاش هەر مەسلەی مۆسیقا من ناتوان دوورکەومەوەی بەس بە حکمی ژیان و مەعیشەت و بژێوی ژیان توانیم ڕێگایکە هەڵگرم ئەویش لە کاری دەنگ و هەڵگرتنی دەنگ و جێبەجێکردنی کاری دەنگی و ڕووناکی و کۆنسێرتانی کە ئەکرێ هەریش هەر لە هونەرە و نزیکە و لە بوارەکەی خۆمەوە نزیکە لە هەمان کاتی هەر بەردەوام بەس چیە نەمتوانیوە ئێستا بڵێن دەرکەوینەوە بۆ شێوەی کە پێویستە سەبەبەکەشی ئەوە گەڕێتەوە لە ئەو کۆبوون و کۆڕ و کۆبوونەوە نەماوە ئەو گروپانە نەماوە کە بتوانین بەیەکەوە کارێ بکەین کە جێگەی دڵخۆشی من بێوەکو خۆشم تۆزە سەخت بۆ کاری گروپ کۆکردنەوە و ینی ژەنیارەکان کە بتوانین تیپەکان کۆکردنەوە دە تیپێکە بەرهەم پێشکەشکەن زۆربەی ژەنیارەکان بڵاون هەر کەسەوە بۆ خۆی تاکە تاکە ئیشەکات ئەویش بە بۆنی ژیان و دەرامەتی ژیانەوە وایداتەوە مامۆستا من پرسیارێک نەماوە گەر خۆتان ئاماژت بە شتێکی نەوتراماوە کە بڵێن وەڵام من زۆر خۆشحاڵ بووم کە منتان بەسەر کردەوە هیوادارم ێوە سەرکەوتوو بن و زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆن کۆمەڵە بەڕاستی دڵخۆشم کابینم بەردەوام من و لە بەرنامەکانە بەردەوام و کاری تازە و کاری باشترەکەن هیوای سەرخەوتنە بۆ خوازم زۆر سپاس کە منتان دووبارە بەسەر کردەوە ڕێز و سڵام بۆ هەموو پێشمەرگەکان هەیە بۆ هەموو هونەرمەندانی کە لە یاد و مەراسیمەکانیشە بەشدار بوون هیوادارم کاری باشتر و کاری ڕێک و پێکتر سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس سپاسانەکەم مەمنون سرمایه اولی ایام سرگو بخن من شقان شاران شقی بالقلای سرمایه داران زنجیری کنی دارن سالا در چله و جادو حکمی بتالا
ساڵێکیش ئەوەری ئەیار هەمی دەبژێرم گشت دەستکەوتی بار ئیمپریالیزم و کۆنا پەرەستان کە پێیان وابوو مێژوویان ڕاستان زەینم ڕۆشنتر ئەکەم لە بۆ ڕاباری خۆم حازرەکەم هەموو ساڵێکیش ئەوەری ئەیار هەمی دەبژێرم گشت دەستکەوتی بار ئیمپریالیزم و فرسەت پەرەستان کە پێیان وابوو مێژوویان وەستان مرزا سرمایه داری دین ملرزا بلرزنگا شارونک آسو یک دگری لا دورالای سوری خو پشتم بگرن و دست خنا دستن براو سوسیالیست لوزا ابستن بەڵێ ئازیزانی خۆشەویستان زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون و هیواداری ناوەڕۆکی باسەکان جێگەی سەرنجتان بووبێت پێش لە کۆتایی بەرنامەکەشمان بەرهەمێکی تری مامۆستا هێرش دەبیستین تا دیدارێکی تر و بەرنامێکی تر ماڵەوە.